بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە گەنجان و لاوان کۆمەڵی دادگەری لە سلێمانی دیدارێکی ساز کرد و تێڕوانین و بەرنامەی کۆمەڵی بۆ خزمەتکردنی گەنجان و لاوان خستە ڕوو. بەرنامە و پلانیشی بۆ پەرلەمانشی کردەوە. بەڵێ دیارە ئێمە لە بەرنامە و ڕێنمایی کاری لیستی کۆمەڵی دادگەری گرنگێکی زۆرمان داوە بە بژانەوەی کەرتی ئابووری کە لە کۆتایی دامەش دەچێتەوە خزمەتی گەنجان و هەروە پرۆژەی نیشتیمانیمان هەیە کە ئینشاڵڵا کاری لەسەر بکەین بۆی جێگەی ویست و خواستی گەنجانی تێدا بێتەوە و الحەمدوللا کۆمەڵی دادگەری خاوەنی دەیان و بەڵکو سەدان ناوەندی فێربوون و ڕێکخراوی تایبەت بە گەنجانە کە ئەمە ڕایەڵەیەکی زۆر گرنگە بۆ پەیوەندی نێوان حیزب و گەنجان و ئێمەش بە نوێنەرایەتی حیزب بەردەوام لەناو گەنجانی پشت بەخوای گەورە بە پرۆژەی پێویستەوە لە پەرلەمان بەرگری دەکەین لە ویست و خواستی گەنجان و هەروە پرۆژە نیشتیمانیانی کە دەچێتە خزمەتی وەرزشەوە بۆ گەنجان ئەو پرۆژانی دەچێتە خزمەتی پەروەردەی گەنجان و هەروەها دەرفەتی کار و فرسەتی ڕەخساندنی خوێندنی پێشکەوت و پشت بەخوا بەشێکن لەو بەرنامانەی کە کۆمەڵی دادگەری بە پرۆژەی پێویست لە پەرلەمان کاری لەسەرەکە. ئەحسان سەڵمی کاندیدی کۆمەڵە دەڵێ پرۆژەیەکی گەورەم بۆ گەنجان ئامادە کردووە ئەگەر خەڵک پاڵپشتیان بکات گەنجانی هەندەرانیش دەگەڕێنەوە. ئێمە لە کۆمەڵی دادگەری وەکو کاندیدان پشتیوان بەخوای گەورە لە داهاتوو پرۆژەکانمان بە جۆرێکە بێت کە لاوانی هەرێمی کوردستان لە ئەوروپاوە بگەڕێنەوە بۆ هەرێم لێرە دەست بەکار و بە خزمەتەکانیان بکەن. چۆن نتوانینەوە بکەین کۆمەڵە پرۆژەمان هەیە وەکو بەگەڕخستنی توانای گەنجان لە هەرێمی کوردستان. من بەحسی ماستەرەکەم لەسەرەوەیە بەکارخستنی توانای کارگەڕی لە زانکۆکانی هەرێمی کوردستان کە هەمویان گەنجن. پشتیوان بەخوای گەورە لە داهاتوودا پرۆژەکانمان لە هەرێمی کوردستان بە جۆرێکە بن کە گەنجان لە ئەوروپا بگەڕێنەوە بۆ ئێرە و لێرە دەست بە خزمەتەکانیان بکەن. کاندیدانی کۆمەڵ چەند پرۆژەیەکیان ئامادە کردووە بەتایبەت لە بواری گەنجان و بەگەڕخستنەوەی توانەکانیان ئەگەر متمانەی زۆرینەی دەنگدەران بەدەست بهێنن دەڵێن کاری جدی لەسەر ئەم پرۆژانە دەکەین. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.